انزلاق كلمة عربية بەڵام کە مثلا کوردەکەی وەکو خزینە خزینی چی خزینی ئەو مادە لینجیەی کە لە نێوان بربڕەکان هەیە لە بۆ ناوەوەی ژۆرە یعنی کەناڵی درکەپەتک ئەوە دەبێت ئازارە بەو سەبەبە دروست دەبێت بەڵێ ئەو ئازارە بەو سەبەبەی دروست دەبێت ئەو دیسکە کە ئاوا دەردەپەڕی دێت لە ڕووی پشتەوە دێتە ناو کەناڵی درکەپەتک کە هاتەوێ زەخت لەسەر چی دەکات یان زەخت لەسەر درکەپەتک و حەبلی شەوکی دەکات یان زەخت داوێتە سەر دەماری قاچەکان دەماری قاچەکانیش لەمابینی لە لای نەخۆش دەبیسترێتن کە سڕبوون لە قاچی ئافرین ئەوە هەر ئەوەیە قاچەکە سڕ دەبێت لەبەرچی وایە لەبەرەوەی ئەو دیسکانە لە هەردوو لە هەم بەلای ڕاست هەم بەلای چەپ دەمار دێتە دەرەوە ئەو دەمارە ئیش و کاری ماسوولکەکانی قاچت بۆ دەکات بە گوێرەی ئەو ئینزیلاقی کە هەشمانە لە فەقەراتی 1 2 3 4 5 خاستن ئەوانەی بڕبڕی پشت حەسەب ئەو شوێنانە حەسەب ئەو شوێنانە دەست پێ دەکات فەرموو حەسەب ئەو شوێنانە دەست پێ دەکات سڕبوون دروست دەبێت زۆر جار هەیە مەسەلەن ئەو دیسک و ئەو ئینزیلاقی کە هەیە زیاتر زەختی داوێتە سەر دەماری لاقی ڕاست زۆر جار هەیە زەختەکە زیاتر دەکەوێتە سەر دەماری لاقی چەپ بۆیە زۆر جار نەخۆش دەپرسی دەڵێ سبب چییە مەسەرەن ئەمن تەنها لاقی ڕاستم سڕ دەبی یان تەنها لاقی چەپم سڕ دەبی شەرت نییە لە هەمان کات ئەو دیسکە بە یەکسانی بەسەر هەردوو لایدا بکەوێت بە شێوەیەکی زیاتر هەبڕین دەبێتەوە کارێک لە بۆ سڕبوونی قاچەکان بە دەرەجەیەک لاقی ڕاست بڵێ ڕاستیان چە بەڵام دائیمەن ینی زۆربەی زۆری خەڵک لەبەرەوەی 180 خەڵک لە ئیشوکاری ڕۆژانە و نووسین و ئیشوکاریان دەستی ڕاستانن پستانێکی زیاتری لەسەر بەڵێ پستانێکی زیاتر لەسەر ڕاستە هەیە زۆر نقطەی دیکەش هەیە حەزم هەیە لێرە باسی بکەم زۆر جار هەیە نەخۆش ئینزیلاق و دیسکی هەیە بەڵام هیچ ژانی پشتی نییە هیچ ژانی پشتی نییە تەنها بە سڕبوونی قاچ سەردانی دکتۆر دەکات سڕبوونی قاچیش تاکە نیشانە لە سڕبوون و ژانی قاچەکانە بەڵام کە لێکۆڵینەوەی دەکەی کە بەحسی دەکەی کە دوایە تیشکی ڕێنین و ئەوشتانەی بۆ دەکەی لەوە بە دەردەکەوی کە ئەو شخصە ئینزیلاقیشی هەیە لە فەقەراتەکانی پشتی باشە دکتۆر نیشانەکانمان باس کرد یەک شتی یەک نقطە هەیە دەبێت باس بکەم لە پشتێشان زۆر جار کێشەی جونگەکانیش خاستن جونگەی حەوز بە هەوکردن یاخود بە تێکچوونی جونگەی حەوز ئەوانیش ژان دەدەنەوە قاچەکان بەڵام ئەوەی کە جودا دەکرێتەوە ژانی بربڕەکانی بربڕەکانی پشت زیاتر لە بۆ قاچ دێتە خواری هەتا سەر پەنجەی پێیەکان بەڵام ژانەکەی زۆر زیاترە لە تێکچوونی بابڕێ حەوز بەڵێ ئافرین بەس ئەوانەی کە جونگەی حەوزیان ئیلتیهاب دەکایان تێک دەچی تەنها ژان هەتا سەرەوەی چۆچیان لێ بۆیە ئەو نیشانەیەش یارمەتی دەرە لە بۆی کە جودا بکرێتەوە بەڵێ باشە دکتۆر هیچ نیشانێکی سەرەکی ترمان هەیە کە جگە لە ئازاری قاچ کە باڵێن ئازاری پشت ئازاری قاچ ئەوانە دوو نیشانەی سەرەکین یعنی کەوا لە نەخۆش دەکەن نەخۆش سەردانی دکتۆر بکات ئەگەنا لە ژیانی ڕۆژانە زۆر کێشەی دیکەی دەبێت مەسەلەن خەو جولاندنی خۆی بە سەرکەوتنی قادرمە ئیشوکاری ڕۆژانە ئەوانە هەمویان سەبەبن لەبۆی کە یعنی لەگەڵ ئەو نیشانە نەدێن بەڵام نیشانە سەرەکیەکان ژان و سڕبوونە بە دەرەجەیە باشە دکتۆر بینە سەر بابەتەی کە لە زەمانێکی وەکو ئەوڕۆ بەکارهێنانی مۆبایل و خواردکردنەوەی مل زۆر باوە ینی هەم لە کاتی باڵێ گەر خوێندنەوە شتێک بیتن یانیش زۆربەی زۆری ئێستاکە تام لەستانەوە پێ زیاتریشی ئەو بەکارهێنانی مل زیاتر لە بۆ خواردکردنەوەی مۆبایل بەکاردێسن ئەوەی کە ئێمە تازە زیاتر باسمان کرد ژانی دیسک و ئینزیلاقەکانی پشت بوو کە دەداتەوە قاچ بەڵام لە هەمان کات ملی ژێکەکە لە شوێنە هەرە باوەکان کە هەموو ئینسانێک یعنی کەس بەدەر نییە لەوەی کە بڕبڕەکانی ملی تێک نەچێت هەر دەبی تێکچێت چونکی مەسەلەن ئەتوو بەکارهێنانی زۆرە بەکارهێنان زۆرە هەر با بڵێ پێکاتەی ژیانی ئینسانیش هەروایە ئەتوو چۆن سەرت سپی دەبی مووی ڕەشت سپی دەبی نفسیشت ئەو دیسکانەی کە هەیە لە مابینی بربڕەکان ئەوانەش دەبی بە مرۆژ زەمان دیسکەکانیش لینجی خۆیان لەدەست دەدەن کە لینجیان لەدەستدا دەبیتە سەبەب لەبەوەی کە تووشی سەوەفانت بکە